لا هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش ئەو کاتەی محەممەد شیع سوودانی و ئەحمەد شەرع هەردووکیان لە قەتەر بوون دیارە کۆبوونەتەوە کۆبوونەوە بە فەرمی ڕانەگەێنرانە لایانی عێراقینە لایانی سووری ڕاستیەکەی هیچیان لەبارەوە نەوت بەڵام یەک گوێنەی کۆبوونەوەکە بڵاو بۆتەوە جا دزەی کردووە چۆنە چۆنیەوە دیار نییە بەڵام سوودانی ئەحمەد شەرع ئەمیری قەتەریش لەگەڵیان دانیشتووە دیارە دۆخەکە وای خواستوە ڕاستیەکە ئەمیری قەتەر لەگەڵ یان نابێ پەیوەندیەکانی با بڵین دەسەڵاتی شیعی لەگەڵ ئەحمەد شەرع دیارە یان دەسەڵاتی عێراقی بەگشتی تایبەت بە مێژووی ئەحمەد شەرع مێژووی جۆلانی بە دیاریکراوی دیارە چۆنە بۆیە ئەمیری قەتەر لەوێ وجودی هەبووە بوونی هەبووە ئەم کۆبوونەوەی ڕاستیەکەی ئێستا لە عێراق تقریبا بەڵایەکی ناوەتەوە کێشەی بۆ سوودانی دروست کردووە ئەمڕۆ و دوێنێ بە دیاریکراویش بە دڵنیایی کاردانەوەکان زیاتر بوون سەرەتا هەندێک دەنگی دیاریکرا و ڕاستیەکەی لەبارەی سەردانەکەی با بڵین کۆبوونەوەکی سوودانی و شەرع و ئەگەری سەردانی ئەحمەد شەرع بۆ بەغداد بۆی بەشداری لوتکەی عەرەبی بکە کە قەرارە پێم وایە بە مانگی داهاتوو ئەنجام بدرێ هەبوون کاردانەوە هەبوون بەڵام ڕاستیەکەی ئەوەی کە پرسەکەی تۆزێک هەڵکشان ئەوە بوو کە دەرکەوت هەم نووری مالکی هەم قەیس خەزعەلی ڕاستیەکەی ئەوانیش هاتنە دەنگ و دژی ئەوەن پێیان خۆش نییە سوودانی لەگەڵ شەرع کۆبۆتەوە دژی ئەوەشن ئەحمەد شەرع بۆ بەشداری لە لوتکەی عەرەبی بێتە بەغداد کۆ ببێتەوە ڕاستیەکەی ئەم هەڵکشانە ئەم هەموو قسەیە لەبارەی کۆبوونێکی دیاریکراوی محەممەد شیع سوودانی لەگەڵ سەرۆکی دەوڵەتێکی دیاریکراوی دراوسێ ئەحمەد شەرع جامێژوەکەی چۆنە چۆن نییە ئەم هەڵایە ئەکرێت لە کێوە بێ ئاماژەیەکی دیاریکرا و لەو بارەیەوە هەنیان نا وە بەچۆگا ڕاستیەکەی ئێمە مانگی داهاتوو ئەحمەد شەرع لە بەغدا بینین یان نا پێدەچێمە گرفتێکی دیاریکراوی دیبلۆماسی بۆ عێراق دروست بکەوە چارەسەرێکی دیاریکراوی بۆ بدۆزرێتەوە هەموومانە لە چوارچەوەی و گۆڕانکاریانن کە ئیتر هەن لە ناوچەکە ئیتر بە گفتوگەکانی ئێران ئەمریکایشەوە بە دڵنیایی هەموو ئەمانە کاریگەریان لەسەر خودی عێراق هەیە عێراقێک کە سەرباری دەستور پەنجە نەرمکردن لەگەڵ هەمووم پێشهاتانی ناوچەکە لە بەردەم ئیستحقاقی انتخابیشە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە پێم وابێ 5 دیاری کرا بۆەوەی هەڵبژاردن بکرێ من ئەم پرسانە ڕاستیەکەی لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم کاک دارا سێکانیانی پەرلەمانتاری عێراق بەڕێزیان کاکدارە لە ستۆدیۆ لەگەڵمانن بە خێرەوەی کاکداران دکتۆر حەیدەر بەرزنجی شۆڤەکاری سیاسی بەڕێزیان لە بەغدادەوە بە سکایپ لەگەڵمان دکتۆر ئێوەش سڵاوتان لێ بێوادارم زۆر باش بن ڕێزت هەیە زۆر سپاس بۆ جەناب ڕێزت هەیە ئیزن لێوە خوازم دکتۆر حەیدەر بەرزنجی لەگەڵ کاکدارا دەست بە یەکەم دێمە لای تۆ بۆ جەنابێت و بۆ کاکدارە مەمنون لطفت هەیە سپاس بۆچی کۆبوونەوەی سوودانی و شەرع ئەو کاردانەوەی لێکەوتوتەوە بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بینەرە بەڕێزەکان و بەخێرهاتنی بەڕێز دکتۆر حەیدەری شەکەم دیارە ئەم بابەتە هەمومان ئەزانین ئەو گۆڕانکاری کە لە سووریا ڕوویدا بمانەوەیان نەمانەوەی عێراق لە بەرەوەی هاوسنوورە لەگەڵ وڵاتی سووریایە و مێژوویەکی هاوبەشیان هەیە و جۆرە لە جۆرەکان کاریگەری ئەبێ لە هەموو حاڵەتەکانە بەسەر عێراقەوە ئەم لە ڕووی سیاسیەوە هەم لە توانین هەتا لە ڕووی ئیداری و لە ڕووی کۆمەڵایەتیش و هاوسنوورشەوە ئەم بابەتە دیارە پێشتر باز لە باگراوندی کار و فکری بەڕێز شەرعکرێ بەو مانایی کە لە عێراق بووە و بە تایبەتیش دوایی سەردانەکەی بەڕێز سوودانی و دیدارەکەیان لە بیوە بەڵاوبوونەوەی وێنەکانی کاردانەوەیەکی نایەوە لە ناوخۆی عێراقا و تقریبا 1-2 ڕۆژە ئەگەر بڵێم ژمارەیە هەتا لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش تەنانەت داواکەن کە لایەنە پەیوەندیدارەکان ڕێکار بگرنە بەر بۆ ئەوەی کە نەتوانێت سەردانی عێراق بکات لەبەر ئەوەی یەکێکە لە داواکراوەکان لە ڕووی قەڤاوە لە عێراقا کە هەتا داوایان لە لایەنی پەیوەندیدار و دادگای عێراقی کرد ئەوش ئەو بابەتی پشتڕاست کردەوە ئەمە پێم وایە سەرەتای گرفتەکەیە کە دروست بووە پێشتر بەو مانایی کە ئەمان یەکێکە لە داواکراوەکان و پێیان وایە ئەمە ئەبێ ڕوبەڕووی یاسا بێتەوە لە عێراقا و مامەڵی وەکو دادگا مامەڵی لەگەڵا بکرێ بەڵام ئێستا وەکو سەرۆکی وڵاتێک سەردانی عێراق بکە دیدار لەگەڵ
سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکات لە شوێنەکە دیارە ئەم بابەتەوە لەوە سەرچاوەیەگرێ بەڵامی تر ئەمە ئایا لە داهاتووە کاردانەوەکان چۆنە بن و ئەنجامەکەی چۆنە بێ و کاریگەری لەسەر پەیوەندیەکانی سووریا و عێراق چۆنە بێت چونکە هەمومان ئەزانین ئەو گۆڕانکاری کە لە سووریا بوو ڕاستە سووریا ڕژێمی سووریا دەمێکە یعنی بە تایبەتە ڕژێمەکەی ئەساد دەستی سوورە بە خوێنی گەلانی سووریا و دکتاتۆرێک بوو کە بە خۆی باوکو زیاتر لە 50 ساڵ حکمی ئەو وڵاتەیان کرد بە ئاگر و ئاسون و خوێن و ئەوەی ئێمەش ئەیبینین ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی و تەنانەت وڵاتانی عەرەبیش و وڵاتانی ناوچەیش و هەرێمەکەش جۆرە لە جۆرەکان ئەتوانم بڵێم دەرگای گفتوگۆ یا جۆرە لە جۆرەکان مامەڵەکانیان لەگەڵ شەرع ئاسایی کردوێتەوە پێشوازی لە یەکەن و سەردانی ئەەکەن تۆ پێت وایە ینی کۆبنەوەی سوودانی لەگەڵ شەرع ئاساییە ئەوەی قەتەر ئێمە ئەو بابەتەی کە تۆ جارێ تۆ نازانی ئەسڵ کۆبوونەوەکەیان چۆن بۆ ئایا کۆبوونەوە کار کۆبوونەوەکی ودی بۆ وێنەیەکیان گیراوە و لە پراوێزی ئەو کۆبوونەوەی ئەوەیە ئەمانە ئەو شتێکی وا بوو بەڵام ئایا لە نێوانیانە چی گفتوگۆ کراوە چی باس کراوە ئەوە پێم وایە زانیاریەکان بەو شێوەیە هیچ لایەکیان وەکو ئاماژەت پێکرد بەڕێزت نە لە دەستگاکانی ڕاگەاندن ئاماژەی پێکراوە نە ناوەڕۆکی کۆبوونەوەکە و دیدارەکەشیان بڵاو کراوە ئێوە پێتان وایە ئەگەر سوودانی و شەرع ڕاستیەکەی لە قەتەر یەکتری ببینن سەرۆکوەزیرانی وڵاتێکی وەکو عێراق سەرۆکی وڵاتێکی وەکو سووریا یەکتری ببینین کۆبوونێکی ودیە بەیان بە دڵنیایی و باسی کۆمەڵێک پرسی ناتوانین ئێمە لەبەرەوەی یەکەم ئاگاداری دیدارەکە نین و ناوەڕۆکی دیدارەکە نازانین ئایا هەر چۆنەڵی پراوێزێک و دیدارێک و چۆنەڵی شتێکی سەرپێی بووە یان بالفعل گفتوگۆیی کە ڕاستەقینەی بەرنامە بۆ داڕێژراوە بۆ لە نێوان هەردوولایە بۆ بەرنامەی کاری داهاتوویاندانەوە ئەمە پرسیارگەلێکن پێم وایە لای خۆیان بە دەرەجە یەکەم بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەمان دوو کەسن لە ئاستێکان کە دیارن کەسی یەکە من هەردووکیان لە وڵاتە بالفعل هەر دەرکەوتنیان و کۆبوونەوەیان و وێنەکەیان بڵاو بێتەوە ئیتر تۆ بتێویان نەتەوە خەڵک تەفسیری جیاوازی بۆەکە و خەڵک شرۆڤەی جیاوازی بۆەکە لەبەرەوە ئێمە هەمومان ئەزانین بارودۆخی عێراق بە تایبەتی ئەم گۆڕانکاری کە لە ناوچەکەی ڕوویدا بە دوای شەڕی قەوارەی زاهێنی و کەرتی غەزە و لوبنان و گۆڕانکاریەکانی سووریا و ئەو بارودۆخی بمانەوێیان نەمانەوەی عێراق بە جۆرە لە جۆرەکان لە بەرەی مقاومەیە هەژمارەکرێ و مامەڵی بۆ ئەکرێ و پەیوەندیەکانی لەگەڵ ئێران و بارودۆخی ئێران و ئەمریکا ئەمانە کە هەمووی لێکە دەی وێنەیەک دەرەچێ ئەو نیگەرانی لە عێراقشان لێ دێتە ئاراوە منطقیە نیگەرانیەکە حەقی پێ یان ئەو بابەتەی ئەگەر ئێمە واقعی بین ئەو بابەتەی ئەگەر ئەم داواکراوە بێەوە جۆرە لە جۆرەکان تاوانبار بێ لە عێراقا و لە ڕووی یاساییەوە ئەکرێ ئەو بابەتە خەڵک لەسەری بێتە دەنگ بەس ئەو بابەتی تریشی ئەم پیاوەکە جۆرە لە جۆرەکان لەوانەیە تەنانە وەک ناوەکەی گۆڕاوە لەوانەیە فکر و سر و سلوکیشە گۆڕابێ تۆ لە جۆلانیەوە بۆ بە شەرعایە ئەمە مامەڵەی نێودەوڵەتی و دراوسەکانیشی گۆڕاوە لەگەڵیا یانی جۆرە لە جۆرەکان کرانەوەیەک بەڕووی سووریا هەیە لە هەموو ڕووەکانە و مامەڵەیەک لەگەڵ شەرعاکرێ ئایا عێراق ئەیوێت تا سەر ئەم جۆرە لە بیرکردنەوە لە عێراقا خزمەت بە عێراق و بە وڵاتێکی دراوسێ و مێژوویەکی هاوبەش و ئاینی هاوبەش و زمانی هاوبەش و نەتەوەی هاوبەشەکە ئەوە پرسیارگەلێکن لە دوایە توانین وەڵامیەوە بە دڵنیایی کاک دکتۆر حەیدەر بەرزنجی ئەکرێ پێم بڵێ منطق و ئارگومنتی دژاتیکردنی کۆبوونەوەی سوودانی و شەرع لەکوێوەیە و ڕاستیەکەی منطقی دژاتیکردنی سەردانەکەی ئەحمەد شەرعیش بۆ بەغدا بۆ بەشداری لە لوتکەی عەرەبی ئەوەی قەرارە مانگی داهاتوو پێم وابێ بکرێ ئەو لەکوێوەیە ئارگومنتەکەی لەکوێوەیە تێگەیشتنەکە بەڵێ زۆر سپاس بۆ جەناب دووبارە و بۆ میوانە بەڕێزەکەت و بۆ بینەرانی کەناڵی بەڕێستان زۆر سپاس بەڕاستی ئەو ناوە مێژوویەکی پڕ لە خوێن و پڕ لە مەشاعری خەڵکەوە بە چەسپاوە هەم لە قاعیدە و دوای بڵێن داعش و ئتر جەبهەی نوسرا و ئەمانە ئەوە وای کردبوو کە کۆمەڵگای خەڵکی هەن لە عێراقا حەزیان لەوە نەکرد کە ئەو بێتە سەردانی عێراقا ئێمە لە بیرمان نەچێت عێراق لە دوای 6 مانگ اینجا هەنگاوێکی بڕیوە
لە دوای 6 مانگەکەی ئەوەیە کە وەزیری خارجی ئیدارەی دانی سووریا هاتۆ سەردانی بەغدادی کردبوو و سەردانی هەم جەنابی سەرۆک وەزیرانە، هەم سەرۆکی پەرلەمانە، هەم سەرۆکی بڵێن کۆماری عێراق وای کردبوو کە ئەمە ئامادەکاریەک بۆ لووتکەی عەرەبی بڵێن و عێراق بەڕاستی هەندێ کۆمەڵی خاڵی یاوەتێ. پێش ئەوەش لەبیرمان نەچێت سەرۆکی مخابرات بڵێن جیهازی مخابرات لە عێراق حەمید شەتری سەردانی ئەوەی کردبوو. 5 خاڵ باس کراوە لەوێ، یەکێک لەوانە خاڵە سنووریەکانە، دووهەم بڵێن بواری ئاسایشی منتقەکەی و ئێمە ڕابردوویکی خراپمان هەیە لەگەڵ جەماعەتی تیرۆریستەکانی سووریا و هێنانی تیرۆریستەکانە بۆ عێراق و بۆ تەقینەوە و بۆ کوشتنی عێراقیان. ئیتر یەکێک لەوانش کە باس کرا مەرقەدی زەینەب عەلەیهە السەلام، ئەوش شتێکی حەساسە و ئەبێ هەموو لایەنەکانی لە سووریا بەشدار بن لە حکومڕانی سووریا وەکو وڵاتێکی دیموکراتیەت خۆی پیشان بە بەرامبەری نیو دەوڵەتی و بەرامبەری عێراق. ئێمە بمانەوێت نەمانەوێت 650 کیلۆمتر هاوسنوورین لەگەڵ سووریا. حەزەکەین سنووریا وەزعێکی ئارامی تیابێت، هەم لە ڕووی ئاسایشی هەم لە ڕووی ئابووری. ئێمە دژمنی گەلی سووریانین، بەعکسەوە بگراوە پەیوەندیدارێکی باشمان هەبوو بە درێژایی مێژووە، بەڵێ چڕپچڕ لە کاتی ڕژێمی بەعس ئەوە علاقات نەبوو، بەڵام پەیوەندی هەر نەبڕاوەتەوە لە دوای 2003 و علاقاتێکی کۆمەڵایەتیش هەیە. بەڵام ئەوە جەنابی سەرۆک وەزیران ئەبێ هەنگاوێک بینێت بۆ پێشەوە، خۆی ناتوانی دوور بخاتەوە لەو وەزعەکە لە منتەقەکە ڕوایات. بەڵێ گۆڕانکاری کرا لە سووریا، ئەوەش کە ڕوویاوە لە لوبنان، ئەوەش کە ڕوو ئەیات لە بینی ئەمریکا و لە بینی ئێرانە شتێکی باشە بۆ ئارامکردنی هەمووی منتەقەکەیە. و جەنابتان ئەزانن وڵاتە عەرەبیەکانە دوو بەشن، بەشێکیان تەئییدی ئەو گۆڕانکاری کە کرا لە سووریا، یەکێک لەوانە دەوڵەتی قەتەرە و تورکیا، بەڵام سعودیا و ئیماراتیش بە حەزەرەوە چوونە پێشەوە. بە واقعێکی حاڵ ئێمە تەماشای شتەکەکەین. کاک دکتۆر حەیدەر، ڕاستیەکەی ئێستا با بڵێن سعودیا و ئیمارات وڵاتانی دیکەشی تر وردە وردە سەرباری حەزەرەکەیان خەریکی پەیوەندین لەگەڵ ئەحمەد الشەرع. ئەحمەد الشەرع دێ دەڕوا، ئەوان دێن دەڕۆن بە دڵنیاییەوە، نەک هەر ئەوانیش وڵاتانی ئەوروپیش و تەنانەت ئەمریکا ژوا خەریکە لەگەڵ ئەحمەد شەرعاکە. جا مێژووەکەی ئەوەی بۆ عێراقیەکان چۆن بووە هی ئەحمەد الشەرع، مێژووی شەرع کە سوودانیە با بڵێن جۆلانیە، خۆ بۆ ئەوروپی و ئەمریکیەکان و بۆ وڵاتانی عەرەبیش هەمان شێوە هەمان مێژووە. هی تەحریری شام، بەڵام تەحریری شام جیاوازە. بۆ جیاوازە خۆ تەحریری شام ئەگەر شتێکی کردبێ بە دڵنیاییەوە. ئێستا هەمویان کراونەتەوە بەڕوویە لە کاتێکە سەدان وەزاران کیلۆمەتر لە سوودانەوە دوورن. معقولە عێراقێک بەڕووی سووریایە نەکرێتەوە کە دراوسەیەتی؟ برسیارەکە ڕوونە و مهمیشە و استراتیجیشە. کاکە ئەو کارەکە لە عێراق کرا، خەڵکی لێ شەهید بوو، خەڵکی لێ بریندار بوو. ئەو دۆسەیە لە عێراق جۆلانی هەیەتی لە هیچ وڵاتێکی عەرەبی تری نییە. ئێمە قەزامان هەیە، حورمەت و ڕێزمان هەیە بۆ قەزا ئەڵێ ئەمری بی قەبزی هەیە. ئەمە فعلا لە هەندێ وڵاتان هەیە، تەنانەت ئەگەر سەرۆکی بڵێن ئەم وڵاتە ئەگەر ئەمری بالقەبزیشی هەبێ لە لووتکەکانە تەفعیل ناکرێ. بەڵام ئێمە نامانەوێ خەڵکی زۆربەیان خەڵکی عێراقیشە عاجز ئەبن لە حکوومەتەکە و ڕەدی فعلێکی سەلبیان هەبێت بەرامبەریەوە. ئەویش وای کردوتەوە کە ڕەدی فعلێکی سەلبی تیابوو کە بەرامبەری ئەوەیە کە جەنابی سەرۆک وەزیران چۆتە قەتەرەوە ئەعلان نەکراوە. پێم خۆش بوو کە ئەعلان بکرێت. مووقفی جەنابی شێخ قەیس، مووقفی جەنابی مالیکی ئەڵێ ئێمە وڵاتێکی میوانداری ئەم لووتکە ئەەکەین و داوەتکردنەکەش لەلایەنی بڵێن ئەمانەتی گشتی بڵێن وڵاتە عەرەبیەکانەوە ئەکرێت و هەندێک وڵات شەرتی ئەوەیە بکە بەشدارە بێت کە ئەمە حاضرە بێت
ومن معلومەیەکم هەیە کە سەرۆکایەتی وەزیران ویستیان ئەو چاوپێکەوتنە ئەعلانیەکەن، بەڵام بەم شێوازە دەرچوو ئەن قەسد وا دەرچووە پێم وایە لەبەرەوە خۆتەزانی هجوومێکی سیاسی حد بەدەر لەسەر جەنابی سەرۆکی وەزیران کرا. چێ بە ئەم قەس کردوێتی ئەوانەی کە ئێستا کاردانەوەکەیان یان هەڵکشانەکەیان با بڵێن زیاتر کردووە ئەوانن کە دەزیان بە ئەی شێوازی ڕسمگرتنەکە دیار بوو بە دزیر ڕسمەکە گیرە، سێ تەرەفی لێبوو. منطق نییە دەوڵەتی قەتەر ئەم ڕسمە بڵاوی کاتەوە، چونکە ئەو کۆبوونەوەیەکی لەوە گەورەتر بڵێن سەربرشتیاری کردبوو. بەڵام پێم وایە تەرەفێک هەیە لەم دوو تەرەفەی بڵێن عێراقی بێ یاخود سووری بێ ویستی ئەم کاردانەوە بکرێت و جایەوە پێتان وایە کامیانە؟ معلومەیەکی دقیقم نییە بەڕاستی، گەر معلومەیەکی دقیقم هەبوایە بە جەنابتمەوەت ینی بەڵام هێشتا لێکۆڵونەوەیشی لەسەر ئەو ئەکرێت، چونکە قەتەر ئەحراج بووە بەڕاستی لەگەڵ جەنابی سەرۆکی وەزیران، و ئێمە نامانەوێت ینی هیچ دووبارەیەکەم و کێشەم نییە لەگەڵ وەزعێکی سووریا تازە. ئەمە زانین کە بەشار ڕژێمێکی جاوردیەکەمەوە. بەڵام دکتۆر حەیدەر یەک پرسیاری دیاری کراو لەبارەی کۆبوونەوەکەوە بەڕاستی مافی سەرۆک وەزیران سوودانی نییە کە ممارەسەی دەسەڵاتە سیاسی دیبلۆماسیەکانی خۆی بکاوە کۆ ببێتەوە لەگەڵ سەرۆکی وڵاتان مافی خۆیت وایە مافی خۆیەتی. بەڵام خۆتە زانی ئێمە دەوڵەتێکی هەمووی لەلایەنی پەرلەمانەوە بەڵێن حکوومەت تەشکیلەکرێ و هەیە ئیتیلافی ئیدارەی دەوڵەت هەیە، ئیتاری تەنسیقی شەیە. ئەم ئیتاری تەنسیقیە کۆمەڵە هەنگاوەکانی استراتیژیەکانە ئەبێ لەگەڵ سەرکردەکانی ئیتاری تەنسیقی و تاوتوێ بکرێتەوە. زۆر جوانە لەبەرەوە بەعزەکیان ناڕازی ڕوونە دێمە وڵات کاک داراسیەکانیانی سوودانی سەرۆکی حکوومەتێکی هاوپەیمانی چوارچێوەی ڕاستیەکەی ئیدارەی دەوڵەت هەیە، یەک دنیا سەرکردەی دیکەش ڕاستیەکەی لە تەنیشت سوودانیەوە خەریکی دروستکردنی بڕیاری سیاسین لە عێراق. ڕاستە سوودانی خۆی لە ڕووی دەوڵەتیەوە لە هەرەمی لە لووتکەی هەرەمەکەیە، بەڵام واقعەکەش دیارە چۆن و چۆن نیە. ئەکرێت لە پەیوەندیەکی ئاوا دیاریکراوی سیاسی و با بڵێن دیبلۆماسیا سوودانی بەم شێوەیە مامەڵە بکات، چونکە ڕاستیەکەی سوودانی بۆ کۆبوونەوەیەکی لەم شێوەیە بە کەسی نەوتوە. زانیاریەکان ئەوان ئەگەر یەک دوو سەرکردەی دیاریکراوی شیعی نەبێ ئەوانی دیکەیچیان ئاگادار نەبوون. باشتر نەبوو بۆ سوودانی مبادرەیەکی با بڵێن بە سەرکردەکانی دیکەی چوارچێوەی هەماهەنگی و تەنانەت ئیدارەی دەوڵەتیشی بوو تا من شتێکی واکەم. ئەم بابەتە ئێمە ئەبێ لە ڕووی پرۆتۆکۆلیەوە یا لە ڕووی ئەو کۆبوونەوەی کە بەڕێز سوودانی بەشداری کردووە کۆبوونەوەیکی تایبەت نەبووە لەگەڵ وڵاتی سووریایەوە، بەڵکو سەرکردەی وڵاتان و وڵاتانی عەرەبی حزوریان هەبووە و لە نێوانیشانە شەرعی شێشێک بۆ لە ئامادەبووەکان. ئیتر ئەو وێنێش ئەگەر من زۆر نازانم دەقیق وێنەی تر هەبێ، یەک وێنەیە وێنەکە لە شوێنێکی دانیشتنی فەرمی ئەوە هەستم نەکرد شتێکی وابێ، ئیترایە بە پێوەن چۆنە نازانم لە مەجالەکە وێنەکە گیراوە بەڵێ، بەڵام ئایا لە شوێنێکی فەرمیا بوون ینی شوێنی مەجای گفتوگۆ و دانیشتن و پرۆتۆکۆلیە بووە یان هەر ئەوە لە شوێنێکا بووە چۆنڵی لە ناکاو وێنەیەک گیراوە یەکێک گرتوێتی چۆن گیرا وردەکارەکان نازانین. بەڵام دوجار ئەمە وێنەکەی بۆ سەیری ناکەی ئەمە وێنەکەی بەڵێ ئێمە بابەتەکە لێرەدا ئێمە بەڕاستی مەسلەی وێنە ئەمە وێنەی لەگەڵ یا گرتووە یان نەیگرتووە ئەمە بابەتێکە یعنی وەکوتم هەتا ئەمڕۆ لە دنیای هێنا لە دنیای چۆنڵی سۆشیال میدیا و سیستەمی هونەری ئەو بابەتانە زۆر لەم بارەیە ئەکرێ خۆی ئەعلانی نەکردو ئەو قەتەریش ئەعلانی نەکردو ئەمە دوو پێم وانێ شەرعیش ئەعلانی کردبێ ئەمە سێ ئیتر ئەم وێنەیە کە دزەی کردووە لەبەر ئەوە دوجار ئەم پیاوە لەوە بڕوا ناکەم هیچ ڕێکەوتنێکی لەگەڵ شەرع کردبێەوە هیچ ئەوە لە من حامی سوودانی نیم بەڕاستی بەڵام دەنگدانەوەکە لە پەرلەمان چۆن دەنگدانەکە لە پەرلەمان لەو بابەتەوە سەری هەڵەگرێ کە باز لەوە کرا کە شەرع دێ سەردانی عێراقەکە بۆ ئەو لوتکەی عەرەبیە و لەوێەوە داوا لەوە کرا کە لایەنە پەیوەندیدارەکانەوە بە تایبەتی قەضا و بەرپرسانی عێراقی لەبەرەوەی ئەم پیاوە مەطلوبە و ئەوانەڵێن دەستی بە خوێنی عێراقیەکان سوورە
و لە ڕابردووە وەکو دکتۆر ئاماژەی پێکرد داواکراوە لەلایەن دادگاوە پێویستە ڕێ لێ بگیرێ لە هاتنەکەی. بەڵامی تر لایەنە پەیوەندیدارەکان تا ئەم لە حەزێش وەڵامی فەرمیان نیە. ڕاستە دادگا پرسیاریان لێ کردو ئایا ئەم ناوبرا و داواکراوە یەکێکە لە ئەوانەی ناوی هەیە لە دادگای عێراقیە و داواکراوە، ئەوان ئەویان پشتڕاست کردوێتەوە بەڵێ کە ئەمە داواکراوە، بەڵام تا ئێستا بڕیاری کۆتایی لەو بارەیەوە نەدراوە. لەبەرەوە ئەمە بابەتێکە ڕاستە لە ڕووی هینەوە ناوەندی سیاسی عێراقی هەتا بڕیار بەدەست جۆرە لە جۆرەکان نیگەران کردووە، بەڵام من پێم وانە ئەمە گرفتێکی هێندە گەورەش بێ کە هەمووی عێراق پێوە خەریک بێ. ئەسناکە هەندێکی پەیوەندی بە هەڵمەتی ویستم ئەو بە ئاماژە بۆ بکەم. لە عێراقا ئێمە هەنگاوەرین ڕۆژ بە ڕۆژ نزیکە بینەوە لە بەرواری ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردنەکانی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەران کە بەرواری 11 ئەم ساڵی داهاتووە ئێستاە ساڵی 2025 ئەمە جۆرە لە جۆرەکان ئێستا لە شارەی عێراقی لەوانەیە دکتۆری شاوڕابێ لەگەڵما جۆرە لە جۆرەکان یعنی هەڵمەتی بانگەشەی ڕانەگەێنرا و دەستی پێ کردووە لە عێراق، ینی بە جۆرەکان خەریکی جۆرێک هاوپەیمانێتین لێک نزیک بوونەوەن هەریەکە و بەرنامەی کاری خۆی هەیە ئەکرێ ئەمەش بابەتێک بێ لەو بابەتە چونکە ئێمە بمانەوە نەمانەوێ عێراق لە ڕابردووە قوربانیەکی زۆری داوە بەدەستی تیرۆرستان و ئەو عەقڵ و ئەفکارانەی کە تونڕە بوون لە عێراقا زیانی گەورەیان داوە و ئێستا کە ئەمیش ئەیبینی یەکێک بووە لە بۆنە لەوانەیە کە لە عێراقا داواکرا و بۆ ئیتر بە ناوی جۆرا و جۆر لەگەڵ گروپی جۆرا و جۆرە و ئێستا لە وڵاتێکی سووریا بووە بە سەرۆکی هەرەمەکە و دنیا مامەڵەی لەگەڵاکە و عێراقیش و سنوورێکی بەرفراوانی لەگەڵا هەیە لە داهاتوە چۆن مامەڵی لەگەڵاکە. من پێم وایە بەشێکی پەیوەندی بەو بارودۆخەی هەڵبژاردنەوە هەیە. هەستەکەی دەرەنجامەکەی چییە بێ؟ دەرەنجامەکە ناتوانانی پێش ڕووداوەکان بکەوین، بەڵام دوجار لە عێراقا کۆمەڵێک مەلەفمان هەیە کە ئەمانە یەکێک لەوانە شەرعە یەکێک لەوانە ترامپە یعنی وەڵامی ترافسیاری ئەوە لە دکتۆر حەیدەر بکەم دواتر یەکێ لەوانە ترامپیە لەبەرەوە ئەم بابەتە یعنی لە عێراقا چۆنڵی فەرمانی گرتنیانە یا جۆرە لە جۆرەکان ئەم بابەتانە هەیە. لەبەرەوە ئەمە من پێم وایە ئەو بارودۆخی کە لە عێراقا هەبوو لەو کاتەیە کاریگەری ماوە تا ئێستا بۆیە لە ئێستاشە جۆرە لە جۆرەکان ئیتر وەکووتمان بانگەشەی هەڵبژاردنیشە ئیتر ئەوە ئەمێنێتەوە وەڵام لای چییە؟ وەڵامی کۆتایی لای بەرپرسانی عێراقی و دەسەڵاتی دادوەری عێراقیە. ڕوونا کاک دکتۆر حەیدەر بەرزنجی دەتوانن ئەو لانانەی کە ڕاستیەکەی نیگەرانن واڵەن شەرع داواکراوە خۆ تەبیعیشە ینی دوجار بەڵێ شەرع جۆلانی داواکراوە و پرسی دیاریکراویشی لەسرە، بەڵام ئەتوانن ئەمە لەگەڵ دۆناڵد ترەمپا بکەن گوای دانێ سبێنێ دۆناڵد ترەمپ بڵێ من سەردانی عێراقەکەم و لەبارەی کۆمەڵێک پرسی دیاریکراوە لەگەڵ عێراقیەکانە گفتوگۆوەکەم. هەر بەڕاستی ئەمە لەگەڵ دۆناڵد ترەمپ ئەکرێ وا لە دۆناڵد ترەمپ ئەکرێ کە سەردانی بەغداد نەکا بڵێن ئەگەر بیت ئێمە دەستگیرتەکەین؟ خۆی جیاوازە ئەم دووشتە جیاوازە. ئەمریکا وڵاتێکی دیموکراتیە مستەقرە، بەڵێ ئێمە دۆناڵد ترامپ تعدایش کردبوو لەسەر خاکی عێراق و دوو سەرکردەیەکی میوانداری عێراق و سەرکردەیەکی عێراقی شەهید کرا لە پێناوی ئەم تعداکردنەوە ئیدانەکردنی خۆی لە خۆشی ئەترافیشی کردبوو، بەڵام قەزا ئەڵێ هیچ ئەمری بالقەبز لەسەر ترامپ دەرنەچووە. لە مانگی دووە بڵاویان کردوێتەوە بەیانڕامەیەکی ڕسمی هەیە ئەگەر جەنابتان سەیری مووقعی مەجلیسی قەزای عەلا ئەکەن دیار بوو کە ئەڵێ هێشتا چووکە قەزەیەکە حەسم نەبووە هێشتا ئەمری بالقەبزی بۆ دەرنەچووە. ئەمە قسەکانی مەجلیسی قەزای عەلایە. جیاوازە شەرع تا ئێستا بۆ نمونە یاخود جوولانی وڵاتەکەی وڵاتێکی دیموکراتی نییە، دستوری نییە، حکومڕانی هەموو پێتەکاکانی لە سووریا بەشدار نەبوون، بگرە کورد بێ، عەلەوی بێ، شیعە بێ، بڵێن دروزەکان بێ. ئەمە بینیمانە ئەوە کە ڕوویاوە لە عەلەویەکانە بڕاستی جێگەی بەڵام دوجار ئەمری واقعە دکتۆر حەیدەر بەرزنجی یعنی ئێستا چەند گلەیمان لە ئەحمەد الشەرع بێ بۆ نمونە ئێمە وەکو کورد
بەرامبەر بەکرانەوەی بەرامبەر ڕۆژاوای کوردستان، خەڵکی دیکە بەرامبەر عەلەویەکان، خەڵکی دیکە گلەی لەبارەی دروزەکانەوە هەبێ. ئێستا ئەحمەد شەرع ئەمری واقعەوە سەرۆکی کۆماری سووریایە. مانگی داهاتوو لوتکەی عەرەبی ئەبەسترێ. ئەم لوتکەی عەرەبیە ڕاستیەکەی خودی لوتکە عەرەبیەکە خۆی ژینگە عەرەبیەکە بڕیاری لەبارەوە ئەیە. بۆ عێراق باشە گرفتێکی دیاری کراوە بۆ ئەم لوتکەیە دروست بکە، بۆ سەرۆکی یەکێک لە وڵاتانی بەشدار لە لوتکەکە دروست بکە. واقعیە ئەمە دووشت ئێمە بە سیاسەتی واقعی هەڵسو کەوتەکەین. ئەگەر لە من بپرسیت من حەزەکەم عێراق مستەقر بێ و بە شێوازێکی سیاسەتێکی واقعی هەڵسو کەوتەکە، بەڵام لەولاش ئێمە ناتوانین دژی شعوری خەڵک بوەستێن، دژی بڵێن عایلەکانە عایلەی شەهید بوەستین. ئەمەش هەیە بێ تەقدیری ئەو شتانە بکەین و حکوومەتیش بەڕاستی کاک دکتۆر حەیدەر بۆچی لەبارەی ئەوە چەند ساڵە لەبارەی پەیوەندی لەگەڵ ئێران نەک پەیوەندی لەگەڵ ئێران ڕاستیەکەی لەبارەی ژێردەستبوونایەتی ئەسڵەن لەبارەی ژێردەستبوونی عێراق لایەنە شیعیەکان زۆربەی لایەنە شیعیەکان بۆ ئێران ناونراوە دەست و پەنجەنەرمکردن لەگەڵ ئەمریکی واقعکە ناوی ئێرانە. ئەمە بۆچی بۆ ئێران ڕاستە بۆ سووریا ڕاست نەبێ؟ ئێخۆ زۆرن ئەوانەی جۆم لێگرە زۆرن ئەوانەی دژی ئەو مامەڵە با بڵێن نزمەی عێراقیەکان بوون لە ژێردەستی ئێرانە. ئەیانوت باوانە بێ، بەڵام ئەیانوت ئەمری واقع بۆ ئێران ئەمری واقع بێ، بۆ سووریا ئەمری واقع نەبێ. هەردووکیان دراوسێن. کاکە ئێران یەک بریاریان هەیە، ینی خۆت جەنابتان ئەزان مرشدێکی جەنابی سەید خامنەئی هەیە و ئەو بریار ئەدات و ملەتەکەش ئیستیجابەکە. ئێمە چەند کوتلەیەکی سیاسی، چەند ڕایەکی سیاسی لەسەر بەداخەوە تا ئێستا لەسەر نەخشەی سیاسەتی دەڕۆی وڵاتی عێراق هێشتا دیاری نەکراوە، هێشتا متفق نەبوون. دیارە ئەگەر بۆ نمونەیەک دەدەمێ لە دوای شەهید بوونی حاجی قاسم و حاجی ئەبوو مەهدی بەرلەمان کۆبەتەوە و بریارێکی دەرکرده بوو بە نەهێشتنی هیچ هاوپەیمانی لە عێراقا بمێنێتەوە، حیزب هاوپەیمانی. بەڵام نە کوردی تیا بەشدار بوو، نە سونەش تیا بەشدار بوو. لەولاش ئەوانە شوتیان ئەم بریارە چووکە بە کوردی تیانە بوو یاخود عەرەبی سونەی تیانە بوو سیاسیەکانە، ئەمە بریارێکی تەنانەت هی سیاسەکانی شیعە بوو. مەبەستم جیاوازە، وەزعەکەی ئێمە قیاس ناکرێت لەگەڵ ئێرانە. ئێران بریارێکیان هەیە مەتبەخی سیاسی و ڕای جەماوەری جیاوازە. من کۆمەکێکم دکتۆر حەیدەر، ئێمە ئەکرێ وابین لەم پرسەیە پێتەڵێم چۆن ئێستا ئێران بەڕووی دۆخی ناوچەکەی وردە خەریکە ئەکرێتەوە ڕاستیەکەی و تێگەیشت چی ڕوئەیە، تێگەیشت دەگەر نەکرێتەوە دانوستان لەگەڵ ئەمریکایە نەکار ڕاستیەکەی دەستبەرداری هێزە پرۆکسیەکانی نەبێ چی بەسەرایەت کەوتۆتە گفتوگۆی ئەتۆمی لەگەڵ ئەمریکایە پراگماتی بیرەکاتەوە. خێرە عێراق ئێستا ناتوانێت پراگماتی بیر بکاتەوە، کووردا ئەوێ پراگماتی بێ، سونێ ئەوێ پراگماتی بێ، باشیعەش لەم پرسەیە پراگماتی بیر بکاتەوە. ئەحمەد شەرع مانگی داهاتوو بێ بۆ بەغدا بەشداری لوتکەکە بکە. کاکە خۆی فعلا لە واقعی سیاسی بێ بە پراگماتی و سەیری شتەکانەکەی. بەڵام ئێران وڵاتێکی مستەقڕە وەکو عێراق نییە، نظامێکی ڕژێمێکی بەعسی تیا بوو ڕوخاوە، دوای قاعدە و داعش و ینی بار و هەوایەکی عێراق تەندروست نەبووە تا ئەم لەحظەیە. ئەم 2 ساڵی ئاخرە وەزعەکەمان مستەقر بوو. لەم 2 ساڵی ئاخرە وەزعەکەمان لەگەڵ بۆ نمونە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی ئیتیحادی وەزعەکە تۆزی مستەقر. گرفتمان بۆ دروستوا و ڕێیان باش ئەگەر توانرا بۆ وەرگرنەوە 1-2 پرسیاری دیکەی لە گەڵا گفتوگوی لەگەڵا کەم کاک دارە دێم و لای تۆ ڕاستیەکەی ئەمەی کراوە ئەمەی ڕاستیەکەی کۆبوونەوەکی سوودانی لەگەڵ ئەحمەد شەرع و هەر هەوڵێکی دیکەی دیبلۆماسی هەبێ لەلایەن سوودانیەوە تەنانەت هێنانی لوتکەکە بۆ بەغداد لوتکەی عەرەبی بەڕاستی بەشێک نییە لە پێویستی کرانەوەی عێراق بە بڵین بە محیتە عەرەبیەکەیە بە ئاسۆ عەرەبیەکەیە.
لە چوارچوی هەموو گۆڕانکاریانی کێسە لە ناوچەکان ڕۆیان پێویستی نییە هەمومان نەزانین ئەو بارودۆخی کە ئێستا عێراقی تایە بیلفعل پێویستی بە هاوکاری و هەماهەنگی وڵاتانی دراوسێ و تەنانەت وڵاتانی جیهانیش هەیە هەمومان نەزانین عێراق لە دوای ساڵی 2023ەوە دوای ڕوخانی ڕژێمی پێشوە ڕاستە ماوەیەکی زۆرە تۆ باس لە 29 ساڵاکەی بەڵام تا ئێستا عێراق نەیتوانیوە وەکو پێویست لە هەموو ڕەهەندەکانەوە ئەو کێش و لەمپەرانی لە بەردەمیا بۆ چارەسەری بکە بە دڵنیایی و پێم وایە عێراق پێویستی بەکرانەوە هەیە پێویستی بەوە هەیە کە وڵاتانی دراوسێ ئەوەی نەیهێشتووە عێراق بە هەردوو چاوسێری ڕاستیەکەی پێشهاتەکان بکە تەنها بە چاوێک ڕاستیەکەی پرسەکان ببینێ کە چاوی بینینی ئێرانە بە تەنها ئەمە فاکتەری خودی عێراقیە یان پێدەچێ فاکتەرە دەرەکیەکەش بە تایبەت ئێران کاریگەری لەسەر ئەبێ ئەم بابەتە پۆلێن بکرێ و پێم وایە ناکرێ ئەمە تەنها لۆمەی عێراقیەکان بکەین و ئەو هەژمونی کە بەسەر عێراقی شازاڵ بووە سیاسەتی نێودەوڵەتی بەرژەوەندی ئەو وڵاتانی کە بەشداریان کرد لە ڕوخانی ڕژێمی پێشووە کاریەکەیان جۆرە لە جۆرەکان ئەجێندایەکی تایبەتیان هەبووە هەل لە ئەمریکاوە بیگرە ئەم لە بریتانیاوە بیگرە لە فەڕەنساوە بیگرە و هەروەها لە وڵاتانی دراوسێ عێراقەوە بیگرە ئەمانە هەمویان کاریگەریان هەبوو ئەو بارودۆخەش ئێمە بمانەوێن نمانەیەک لە ناو عێراقا چونکە عێراق وڵاتێکی فرەمەسهبە فرەعینە فرەنەتەوەیە یعنی بە تایبەتیش ئەو بارودۆخی کە بەهۆی شەڕی داعشەوە ڕووی لە عێراق کرد بارودۆخێکی هەروە ئاسان نەبوو تۆ یەک لەسەر سێی خاکی عێراق لە ماوەی چەند ماوەیەکی زۆر لەژێر دەسەڵاتی هێزێکی تیرۆریستی وەکو داعشا بوو ڕوونە لەبەرەوە یعنی تۆ بڵێ عێراق من پێم وایە عێراق ئێستا لە هەموو کات پێویستی بەکرانەوە زیاد ئێستا دەرفەتەکە هەیە بۆچی ڕاستیەکەی لە دەستخۆیانی ئێن بۆ وەکو پێویست نایبینن ینی کۆبوونێکی دیاریکراوی سوودانی ئەم بابەتە ئێمە تۆن ئەکرێکرانەوەی عێراق لەگەڵ هەموو وڵاتانی دنیا وڵاتانی عەربی دراوسەیە تەنها لەگەڵ یەک وڵاتە کە گرفتێکی دادوەری هەیە ئیتر هەمووی زەربی لوتکەکە هەڵوەشێنێتەوە هەمووی زەربی سفرکەی من پێم وایە دوجار ئەو بابەتە بەرپرسانی عێراقی سیاسەتمەدارانی عێراقیش دوجار بەرژەوەندی عێراق هەڵەبژێرن بەرژەوەندی گەلانی عێراق هەڵەبژێرن و ئەکرێ ئەو گرفتەی کە هەیە هەڵیگری لە قۆناغێکی دا مامەڵی سپاس دەکەم وڵا بە هەندێک طبعاً دکتۆر حەیدەر کارەبایان پڕاوە هێڵی ناتوانێت بەردەوام بێ لەگەڵمانە تەوان لە بەغدا و لەگەڵمانە و بار هەڵ سپاس یەکەم دکتۆر حەیدەر بەرزنجی شرۆڤەکار پێم خۆش بوو گفتوگۆم لەگەڵا کرد کاکدار لەگەڵ تویا بەردەوامە بم ڕاستیەکەی بە شوێمە کارەبامان نەبڕێ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەکرێ ناکرێ ئەگەینە هەڵبژاردن یان ڕاستیەکەی پێشاتەکان لە ناوچەکە ئێمە کاتێک گفتوگۆی بابەتێکەکەین ئەوێ لە حاڵەتی ئاسایی و نۆرماڵا گفتوگۆی لەگەڵ ئەوەی ئێست لە عێراقا هەیە ئێستا عێراق لە دوای ئەو هەموو ئاڵۆزیانەی کە هەبووە کە باسمان کرد بەڵام هەمیشە هەڵبژاردنەکانی لە کاتی خۆیان کرد ئەمەی کە ئێمە ئێستا باسی یەکەین هەڵبژاردننی داهاتوو هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەران ڕاست تەنانەت نەک لە کاتی خۆیان کردوێتی خولی پێنجەمی ساڵێکش پێشخستو کەواتە ئێستا ئێمە لە ئەنجومەنی نوێنەران لە لیژنەی یاسایی میوانداری کۆمیسیۆنمان کرد و گفتوگۆیەکی کراوەمان لەگەڵاکردن پرسیارمان ئاڕاستەکردن دەربارەی ئامادەسازیان بۆ پرۆسی هەڵبژاردن و کۆمیسیۆن هەموو ڕێکارەکانی خۆی دەست پێ کردەوە بە پێی جەدۆل بە پێی خشتی کاتە دیاریکراوەکانی دەستی پێ کردووە بۆ نوێ ئێستا ناوەندەکانی تۆماری دەنگدەران بۆ نمونە نوێ ئەکرێتەوە لەو لاوە لەدایکبوانی 2007 مامەڵەیان بۆ ئەکرێت ئەمە وەکولانە ئەمە لایەنە تەکنیکە لانی سیاسی ئەگەری ئەمنی پێشاتی لایەنە سیاسیەکەش قسەیەکە بوو کە هەمواری یاسای هەڵبژاردن بکرێت لە عێراقا و پرۆژەیەکی لەو جۆرەش پێشنیارێکی لەو جۆرە پێشکەشی ئەنجومەی نوێنەران کرا بە چ بارێکە هەموارەکە ئەو یاسایی کە ئێستاە ئەو یاسایە کە هەڵبژاردننی ئەنجومەی پارێزگاکانی عێراقی پێکرا ئەم یاسایە کاتی خۆی تێبینی هەبوو لەسەری ئەم یاسایە ئێستا کە هەمووی عێراقی کردو بە 18 دایرەوە ینی هەر پارێزگایەک و بازنەیەکی سەر بەخۆیە سیستەمەکە سیستەمی سانتیگلۆی 1.7 کە ئێمە کاتی خۆی لە پەرلەمان زۆر مناقشەمان کردووە ئێمە دژی ئەمی هەموارە بووین کە پێمان وا بوو لە بەرژەوەندی حیزب بچووکەکان نییە و لە بەرژەوەندی خەڵکی بێلایەن نییە و لە بەرژەوەندی کاندیدی سربەخۆ نییە بەڵکو لە بەرژەوەندی حیزبە گەورەکانە
جۆرە لە جۆرەکان حیزبە گەورەکان حیزب بچووکان هینەکەن ویسترا بکرێ بە چەند 1.5 یان 1.5 و سەری نەگرت ئەو ویستم باسی ئەو بکەم لێ چوارچەوەی هەمانگی تاری تەنسیقی کۆبوونەوەیەکیان کرد وتیان ئێمە لەگەڵ ئەویان کە کار بەم یاسایە بکرێت تاکە مبەڕێکیش کە هەیەە ئەڵەن ئەم یاسایە کە هەموار کراوەتەوە هێشتا ئەنجومەی هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراقی پێ ئەنجام نەدراوە یعنی ئەمە یەک دوو هەم دوای ئەوە بۆ ڕۆژی دوایی ئیتلافی ئیداری دەوڵەت چوە سەر هەمان ڕە کە بۆ نمونە پارتی و یەکێتیشی لەگەڵایە ئەمانەکە حکوومەتیان تەشکیل کردووە لەبەرەوە ئێستا ئەگەری هەموارکردنەوە یاساکە لاوازە ئیتر ئەگەر لە حاڵەتێکا چۆنەڵی ویستێکی تر هەبێ ئەمان نازانم لەبەرەوە ئەوەی باسی لە یەکەین هەڵبژاردن لە کاتی خۆی ئاکرێ بەڵام حاڵەتێکی لاکاویش لە عێراق ڕووەدا پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران و بارودۆخی ناوچەکە ئەمە کەس ناتوانانی تۆ بڵێ لە 100% گرنتی ئەوە دێ ئەوە لە داهاتۆڵەوە ڕاستیەکەی هەڵبژاردن لە عێراق و بە تایبەت هاوکێشە و هاوپەیمانێتیەکانی نێوان لایەنەشیعیەکان بە دڵنیایی و کاریگەری گەورەی لەسەر هەم هەڵبژاردنەکە هەم پێ با بڵێن هاوپەیمانێتیەکانی کورد لەگەڵ لایەنەشیعیەکان دروستەکە ئەم جارە هیچ دیارە کە شیعەکان چۆن بەشداریەکەن چونکە بمانێ و نەمانێت پێم وابێ لانی کەم دوو بلۆکە بن لانی کەم ئەگەر زیاتر نەبێ ئەوەی تا ئێستا ڕوون بۆتەوە ئەوەیە کە ڕەوتی سەدر ئەوان باز لەواکەن کە بەشداری پرۆسی هەڵبژاردن ناکەن بەڵام لە هەڵوێستەکانی ڕابردووی ئەم هێزەیە کە هێزێکی کاریگەرە لە ناو شەقامی عێراقیە چاوەڕوانی ئەوە شکرێت تا ماوەی ئەم 6 مانگە گۆڕانکاری بەسەر هەڵوێستەکانی یا بڕیارەکان ئەمە ئەگەر یەکی تریان ئەوەیە ئەم هێزە بەشداری پرۆسی هەڵبژاردن نەکا بەڵام هاوکاری یا پشتیوانی خۆی بۆ هاوپەیمانێتیەک یا بۆ کەسێکی دیاریکراو کە پێم وایە ئەمە باڵانسە گۆڕێ ئەکرێت چێ بێ ئەو کەسە ئەکرێت سوودانی بێ ئەمە یەکێکن لە ئەگەرەکان بەس ناتوانانی بڵێ دڵنیا بچووک وەکوتم تشرینیەکان بەو بەقوتە نەماون سەدر سەر بەخۆکان و تشرینیەکان بیلفعل ئەو بابەتە هەیە لەبەرەوە ئەمە بابەتێکی تریان ئەوەیە دوجار ماڵی شیعە ماڵی سونە ماڵی کورد ئایا ئەمانە هەریەکان ئەجێندایان چییە کورد لە پێکەنانی حکوومەتی ئەم جارەی عێراقا من ئەکرێ بڵێم هەڵەیەکی استراتیژی کرد بۆ چونکە هەردوو پارتە سەرێکەکەی کوردی چوونەگەڵ هاوپەیمانێکی جیاواز ئەنی ناو ماڵی کوردی دابەش بوو ئەم ناو ماڵی کوردیەکە دابەشیش بوو هەریەکان لەگەڵ هاوپەیمانێتێک ترا بوو بۆ نە یەکەتی نیشتیمانی کوردستان لەگەڵ چوارچەوەی هەمانجا بوو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ حەلبوسی و لەگەڵ مختەدایە ئەوە بوو کە ئەو بارودۆخە نەخوازراوی لە عێراقیانە ئارە لەبەر ئەوە بۆ ئەم هەڵبژاردنە من پێم وایە ئەبێ کورد دراسەیەکی وردی بارودۆخی ئێستای عێراق و ناوچەکە و جیهان بکە هەموو ئەڵێن عێراق لە بەردەمی گۆڕانکاریدایە ئایا کورد پلانی چێ بۆ ئەم گۆڕان پێت وایە کورد ئەکەوێتەوە بەردەمی با بڵێن اختیاری جیاواز بژاردەی جیاواز بۆ لایەنە شیعیەکان ئەو واز لە سونە بێنە بە دڵنیاییەوە بۆ لایەنە شیعیەکانیش کورد دەکرێتەوە بەردەم اختیاری ئەوەی لەگەڵ کام کوتلە کام هەو بەهێزی کورد لە بەغا بەڕای من ئەوەیە کە هەردوو لایەن لەگەڵ لایەنێکی دیاری کراوە پەیمانی بکەن باش بۆ چونکە تۆ ناکرێت ناو ماڵی ئەوانیش پرتکەوە ناو ماڵی خۆش ئێستا بە خۆیان باسی یەکلیستیەکەن ئەگەنە ئەوە تەسەوریەوە من ئەو ئەگەرە بە دوور ئەبینم بۆ چونکە ئەگەر چی لە کوردستانە ئەم بابەتە شەیەوە پێم وایە هەندێک لایەن نەشی شاردوێتەوە جۆرە لە جۆرەکان تەرحی کردووە بەڵام لە کوردستانە چۆن لایەنەکانی دەسەڵات لێک دوورن و بە تایبەتی ئەوانش لە بانگەشەی هەڵبژاردندا هێندەی لەسەر دژایەتی یەکتر دەنکۆوەکەنەوانێ بڕوا ناکەم هێندە لەسەر پێکەوەی بتوانن ئەمە بابەتێکی تریش ئەمێنێتەوە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە هەرێمی کوردستان ئایا لایەنە ئۆپۆزیسیۆنەکان چنێک توانای ئەوەیان هەیە کە بتوان بۆ لیستێکی هاو بەشی کارای کاریگەر دروستکەن کە متمانە بۆ دەنگدەری کوردی بجێڕنەوانەوە جۆرە لە جۆرەکان پرۆسی هەڵبژاردنەکان گەرم و گورترکەن بۆی خەڵک بە شێوەیەکی باشتر بەشداری بکە و ئەکرێ تازە هەڵبژاردن لە عێراق و لە دنیاشا بۆت پرۆسەیەکی چارەنووسازی یەکلاکەرەوەی زۆرێک لە پرسەکان لەبەرەوەم پێم وایە ئەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی ڕۆشنبیری پرۆسەی هەڵبژاردنەوە دەرێک بەم بابەتە بکەن کە ئەبێ خاوەنی ڕای بۆچوونێکی ئازادانەی ئازایانەی خۆیان بن
و نوێنەری خۆیان بنێرن بۆی داکۆکی لە ئەو مافانە بکەن کە تا ئێستا لە نێوان بەغا و هەرێما یەکلانە بۆت. ئەمە ئەگەر فاکوفیکی تەکنیکی و چوزانم ئەم شتانە ڕاستیەکەی ڕێباکە خۆتە زانین باسی چێکەم یەکشت بەلای منۆ زۆر گرنگە کاکدارە ئێوە لە بەغدان و بە دڵنیاییەوە پێدەچێت لەگەڵ یا ژیا بنیان نزیک بندێەوەی و شتیش ببیستن. ئێمە لە عێراق بە تایبەت لە ناو شیعەکانە وەلایەکی دیاریکراوە بۆ ئێران هەبوو و زۆربەی ئەو هێزە شیعیانی کە دەسەڵاتیان بەدەستەوەی بەم شێوەیە کاریانە کرد لە پێشاتەکانی ئەم ئەخیرەیە بە دڵنیایی هەندێکیان هەندێک واقعیتر مامەڵیان کرد و لە ناو خودی شیعەکانی شەوردە وردە هێزگەلی دیاریکراو تەنانەت شخصی دیاریکراو ئەکرێت سوودانی یەکێک بێ لەوانە هێنانەوەی مستەفا کازمی ڕاستیەکەی بەشێک بێ لەم ئیشە لەم پرۆژەیە جا نازانم وایە ناتۆ پێم بڵێ بەوەی کە کوتلەیەکی شیعی دروست بکرێ ڕاستیەکەی منطقی تر بێ هێورتر بێ و مەزهبی نەبێ کورت و پوخت مەزهبی نەبێ و لەگەڵ پێشاتەکانی ناوچەکە و کرانەوە بە ڕووی دنیای عەربی و چوزانم هەموو ئەوانەی کە ئەگوزەرێ هێمنتر هێورتر مامەڵە بکە ئێمە ئەکەوینە بەردەم دوو کوتلەی شیعی لەم شێوەیە لە بەغداد. من ئەوەندەی کە ڕاستە لە ڕابردووە دوو بەرە دروست بوو ئێمە بمانەوێن نەمانەوێ ڕوتی سەدر لەلایەک بە چارچەوەی هەمانگی لەلایەک بەڵام تەسەور ئەەکەم دوجار ناوماڵی شیعە بە حکمی بوونی مەرجعی دیاریکراوی خۆیان ئەو ئەگەرە لەوەی زۆر بینای لەسەر نەکرێ زۆر بینای لەسەر نەکرێ بەڵام لەوانەیە خوێندنەوەی لایەنە شیعەکان بۆ داهاتووی عێراق بە تایبەتی بۆ 4 ساڵی داهاتوو جیاواز بێ لە 4 ساڵی ڕابرد زۆر مەزهبی نەبێت تێگەیشت نەک بابەتەکە مەزهبی نەبێت تۆ ئەبێ سیاسەتێکی واقعانە بکەی کە ئەمڕۆ بمانەوە نەمانەوێ گۆڕانکاریەکی گەورە لە ناوچەکە یا سەری هەڵداوە تۆ ناکرێ ئەم گۆڕانکاریانە بە هەند نەگری وەکو پێویست مامەڵی ئەمری واقعیان لەگەڵانەکە. اینجا من یەکشتی ترە لێ مەڵا کاکدانا بەڵام زۆر بە کورتی ئەمریکا لە ڕووی پێشهاتە سەربازی ئەمنیەکان و ڕاستیەکەی بۆ عێراقیش تقریبان پێشهاتەکان لە خزمەتی ئەوە بوو پەلوپۆکانی ئێران لە پەلوپۆخران بە عێراقیشەوە بە دڵنیاییەوە ئەمریکام دەرفەتەی هەڵبژاردنە قۆزێتەوە بۆی لە ڕووی سیاسی شۆ ڕاستیەکەی پرسێکی دیاریکراو دروست بکە تەیارێکی سیاسی وا لە عێراق وردە بێنێتە گۆڕەکە دووری بخاتەوە لە ئێران و زیاتر سەر بە تێگەشتەکانی ئەم بێ. گومانمان لەوە نییە کە ئەمریکا وڵاتانی زلهێزی دنیا ئەجەندای خۆیان هەیە بۆ عێراق بتێوێنێتەوە ئەو عێراقی کە بە خۆیان ئەڵێن ئەوان قوربانیان بۆ داوە و دایمەن ئەیانەوێت جۆرە لە جۆرەکان بەشدار بن لە خێروبێرەکەی عێراقا بەڵام ئەبێ بەرپرسانی سیاسی عێراق لایەنە سیاسی عێراقیەکان هێندە ژیرانە مامەڵە بکەن بەرژەوەندی عێراق و عێراقیەکان پێشە شتێ بخەن و ئەگەر وانە بێ ئەو قەیرانانەی کە لە عێراقا بووە وجودی ئەبێ و بەردەوامە بێ ئەمە گرفتە سەرچەکەیە ئەنی بەداخەوە ئێستا ئێمە چارەکە سەدەیە کە عێراق ڕزگاری بۆ لە ڕژێمێکی داپڵسەنێر بەڵام عێراق تا ئێستا عێراقیەکان بەدەم کۆمەڵە گرفتی سەرەتایی مافی سەرەتایی ژیان و ئەناڵێن لە نمونەی بڕانی کارەباکەی هەر کارەبا هەر خەدەمات یعنی لە عێراقا ئێمە دووشت لە عێراقا باش ئەبینین یەکەمیان موچەیە کە دەستیان بۆ نەبردووە دوێمان نرخی سوتەمەنیە وەگەر نەگەرنا لە زۆر ڕۆ وەزی عێراق بەڕاستی بەداخەوە لە ئاسی پێویستان نییە. سواس دەکەم دارەسەکانیانی پەرلەمانتاری عێراق دەست خۆش بێ زۆر سپاس بەدوعا.